لە هەفتەی 22 خولی نابی کوردستان شەقڵاوە لەسەر یارگەی خۆی و لە بەردەم هاندەرانی میوانداری دەربەندیخانی کرد. دەربەندیخانی سپی پۆشی میوان لە سەرەتای یاریەکە باشتر دەرکەوتن و لە 3 بۆنە نزیک بوو لەوەی گۆڵ لە شەقڵاوە تۆمار بکات، بەڵام دەرفەتەکانی لەدەستدا. دیار عەلی ناسراو بە حەمکە بە هەوڵێکی تاکە کە سیویستی سەردانی گۆڵی شەقڵاوە بکات سەرکەوتوونە بوو. ستون ڕێگای نەدا شاڵاو فاخی شەقڵاوە پێش بخات، لێدانەکەشی بەدەست بوونەوەک بەسەر. لە دووە ساتەکانی نیوەی یەکەم شەقڵاوە لە 2 دەرفەت تەواو نزیک بوو لە گۆڵی پێشکەوتن، بەڵام سەرکەوتونە بوو لە گۆڕینی ئەنجامەکە. نیوە یەکەم بەبێ گۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دووەم یاریەکە و لە یەکەم دەرفەتی ڕاستەقینە لە خولەکی 52 لە ڕێگای فاوڵێکەوە بە ئەسیستی جەوهەر نەجم محەممەد سەردار بەسەر گۆڵ یەکەمی بۆ شەقڵاوە تۆمار کرد. محەممەد مەمدوح هەوڵی گۆڵی دووەمیشی بۆ شەقڵاوەدا، ستون ڕێگری لێ کرد. شەقڵاوە باشتر دەردەکەوت و دەرفەتی ئاسانی بۆ زیادکردنی جیاوازیەکە بۆ دەڕەخسا، دەرفەتی بە میوانەکەشی نەدەدا لە گۆڵ نزیک بێتەوە، هەر بۆیە یاریەکە بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سوودی شەقڵاوە بە کۆتا هات. وەکو یاری بەڕاستی ئەمە یاریکی باشمان ئەنجامدا، بەڵام لە تۆپێکی سابتەوە گۆڵێکمان لێکرا، بەڵام من داوای لێبوردنەکەم کام قسەی شەکەم بەڕاستی بەداخەوە بە هاندەرانی شەقڵاوە، چونکە گێمیەک یاری پێشووی سەیسایەک کە لە سەیسایەک ئەنجامیانە تیبی شەقڵاو زۆر گلیان لە هاندەرانی سەیسایەکە، بەڵام بەداخەوە ئەمڕۆ هەتا لە بینی جێمەکان نێنە لە حەکەم داغڵی غورفەی خۆی بێ لەبەرەوە یاری من بەوە تێگەیشتم کە یاری خۆشەویستی و برایەتی و محیبەتە، بەڵام بەداخەوە ئەمڕۆ لێرە ئەویان نەکرد، ئەوان زۆر گلەی لە هاندەرانی دیکەکەن، بەڵام بەداخەوە لێرە عینی حاڵەت ڕوویداوە. یانەی دەربەندیخانیانە زۆر باشە، بە تایبەتیش لەو دوایانە سێ براوەی هەبوو، تانیمان یعنی بە پلانێکی تۆکمە لەگەڵیان ئاستەکی باش نیشان بدەین. هیوادارم ئەوە یەکەم برنەوەشمان بوو لە ناو یاریگای خۆمان، ئەوە بەردەوامی هەبیتن. ئینشاڵڵا سوپاسی هاندەرانی شەقڵاوە دەکەم، بەڕاستی ئەوڕۆ سەلماندیانەوانە هاندەرن بەڕاستی. بەم جۆرە شەقڵاوە قەرەبووی شکستی هەفتەی ڕابردووی بەرامبەر سەی سادقی لە یاریەکەی بەرامبەر دەربەندیخان کردەوە و گەڕایەوە بۆ سەرکەوتنەکان. شەقڵاوە بە کۆکردنەوەی 20 خاڵ لە خانەی 14 و پێش کۆتایی مایەوە، دەربەندیخانیش بە 29 خاڵ و بە کاتی لە خانەی 5 مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، شەقڵاوە.